والله ئێمە تەبیعی دەستەیەک لە پێشمەرگە دێرینەکان و کەسایەتی ناوچەکە هەرچەندە دواش کەوت بوو، بەڵام بڕیارماندا بچین پشتگیری لە گەریلاکان بکەین لە کچ و کوڕانی خواکوڕک و لێلکان و برادۆست کە بە فیداکاری خۆیان بە خوێنی خۆیان مێژوێکی پڕشنگدار بۆ گەلەکەمان دەنووسنەوە. ئێمەش ئەگەر هەرچەندە ئەو چوونەمان تێری ناکە، بەڵام ئەوەش ئەزعەف الئیمانە، یعنی لە هیچ چاکترە ویستمان بچین پشتگیری لەو کچ و کوڕانە بکەین، عەلەقەل ئەوەندەی پێمان دەکرێت پشتگیریان لێ بکەین. تاکە ئومێدی کوردن ئەوانە نابی پشتیان تێ بکەین، بێ هەڵوێستی بێ گیانیە، هەر مرۆڤێک هەڵوێستی نەبێ پێم وایە ژیان ناکە. ئەو متبوون و ئەم دەست بەخۆدا شۆڕکردنەوە بێدەنگیی باشووریش تەنها و تەنها بارینەوەکانی داهاتوومان قوڕستر دەکات، ئەگەرنا هیچ دادمان ناداتن، بەس بارینەوەکانی داهاتوومان قوڕستر دەکەین، ئەوان باریان قوڕستر دەبێتن. بۆ پشتگیریکردنیش بوو لە گەنجانی مەتالی زندی لە بناری قەندیل کە شەوانە لەوێ دەمینێنەوە لەبەر ئەو گەرما و پێشولە و ویستمان دەستخۆشیان لێ بکەین و سەردانێکی وانیش بکەین و ڕۆژێک عەلەقەل ژیانی خۆمان تەرخان بکەین لەگەرەوان بەسەر بەرین. ئومێدمان بە پەکەکە و بە گەریلایە شتێک بۆ کورد بکە. ئێدە وەرە بەشدار بە، وەرە بابە خۆ مە بەڕێخستن، بەس وەرە بە عەلەقەلەن بەشداری بکە لە چاڵاکیەک لە پشتگیریەک. ئەخە بوانە ئەوانە موڕاڵیان دەداتێ، ئەو بێدەنگیەی گۆ جورئەت دەداتە دوژمن. بەشداریتان لە چاڵاکی دوژمن بە چۆکدا دەینیتن. ئەمن داواکاریم ئەوەیە لە پیرێژنێکی 80 ساڵە بگرە هەتا مناڵێک، هەتا پیرێک، هەتا پیاوانی ئاینی بە تایبەتی پارتە متبووەکانی باشووری کوردستان بەڕاستی مێژوو ڕەحم بە کەس ناکە. یعنی ئەو بێدەنگیە بە حەقەت یعنی لە جۆگەی جورئەتدان بە داگیرکاری و بە خیانەت لە قەڵەم دەدرێ. هێرشەکانی دەوڵەتی فاشستی تورکیا بۆ سەر باشووری کوردستان ئیدانە و شەرمەزار دەکەین وەک پێشمەرگە دێرینەکان. دیارە ئێمە پێمان وایە و پێمان وا بووە لە مێژووشدا لە ئێستاشدا کوردستان هەر کوردستانە، داگیرکەر هەر داگیرکەرە، جا ئەگەر لە هەر بەشێکی کوردستانە بێ، ینی ئەوەی کە لەسەر پەکەکەی ئەوە دەکرێت تەنیا بیانووەوە بەهانەیە، ئەجینا ئەسل و ئەساسی نییە. ئامان دیوان تەنیا داگیرکردنی باشووری کوردستانە. لە دوای ئەوەی چالاکیەکەی نییە، لە دوای ئەوەی شەرمەزارکردنی هاتنی سوپای تورکیا، هەر لەو کاتەدا سەردانی قەندیلمان کرد، سەردانی گەنجانی وڵات پارێزمان کرد. دیارە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو، گەنجان لە مێژووشدا پێشەنگی شۆڕشەکان بووینە، بە درێژایی مێژوو لە گەنجەوە دەستی پێکردیان. دەتوانم بڵێم گەنجان پێشەنگایەتی شۆڕشیان کردووە. گەل بە گشتی ملەت کۆمەلگا بێدەنگی لە بەرامبەر ئەوە، ئەگەر ئەوها لایەنە سیاسیەکان، ئەگەر ئەوها کۆمەلگا بێدەنگبی، من پێم وایە بێدەنگی ئەوانە داگیرکەران دەوڵەتی فاشستی تورکیا دێدەگاتە هەولێرەش لە بەرامبەر مەبەستم لە بەرامبەر بێدەنگی کۆمەلگایە. کۆنگرەی نەتەوەی هەرتم هەردەم ئەگەر بێت و کۆنگرەی نەتەوەی ئەنجام بدرێتن، بۆ خۆی کۆنگرەی نەتەوەی یەکڕزی نەتەوەیە لایەنەکان. ئەگە کۆنگرەی نەتەوەیش دەبن، دەتوان هاوپەیمانێتیشی نەتەوەی نیشتیمانی پێکبینن نییە، لەنا ئەو چارچێوەی نییە لایەنە سیاسیەکان یەکدی بگرن. ئەوەش هەر باشە بە تاکید کۆنگرەی نەتەوەی ئەنجام بدرێ. ئەوزە کێشەی مە ئەوەیە بەڕاستی نەبوونی کۆنگرەی نەتەوەیە، نەبوونی یەکڕزی نەتەوەیە، بە تایبەتی لە بارودۆخی ئێستادا کۆنگرەی نەتەوەی زۆر زۆر زەرورە.